میوانێکی تایبەتمان هەیە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو دۆخەی ئێستا لە بەغدا هەیە پێکدادان دروست دەبێ یان عێراق بەرەو چۆ دادەڕمێ دانەڕمێ ئەگەر پێکدادان بوو ئەو ساچی ڕۆئەدا لە عێراق میوانەکەمان زۆر بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی و ئەفسەری پێشووتری عێراق بەڕێز بەیاتی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ئاگات لە دۆخەکەیە هەم چوارچێوەی هەماهەنگی هەم ڕەوتی سەدر هەردوو لایەن لەسەر شەقامن پرسیاری منەوەیە ئایا تەواو عێراق بەرەو شەڕێکی ئەهلی دەڕوات ڕاستیدا سەرەتا ئەمەوێ سڵاوێکی تایبەت بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان بنێرم بەڕاستی بارودۆخەکە بەرەو پەشێوی زیاتر دەڕوا بەتایبەتی لە دوو ڕۆژ پێش ئێستاوە دەستی پێکرد ئەمڕۆ گەیشتە ترۆپکی خۆی گەیشتە بەرزترین ئاست لە ناکۆکی و ڕەنگە پێکدادان لە هەرچی کەساتێک ڕۆی بدایە و زۆر دەکرات ممکن بوو لەوەی کەوا بە شێوک لە شێوەکان ببینین کەوا لایەنگران تووشی ململانێ دەبن و پێک دەدەن ڕاستە و خۆ کە ئەمە شتێکە کە عێراقیان نایخوازن و لەم چوارچێوەی ئەم هەڵبژاردنە ئەم خۆپشاندانانی کەوا ئێستاکە هەیە تیمی دیکە یا تیمی لایەنی بەرامبەر پێی وایە کە ئەمە دەستێوەردانێک هەیە پیلانێک هەیە بۆ تێکدانی بارودۆخەکە بۆیە سوپاس تاوەکو بۆخوا کە تاوەکو ئێستاکە خۆپشاندەرانی چوارچێوەی هەماهەنگی با بڵیندانیان بە خۆیان داگرتووە وەک شانەوە و هەروەها ئەو خۆپشاندەرانی کەوا سەر بە سەدرەکانن ئەوانش دەستیان کردووە بە کشانەوە بە شێوێک لە شێوەکان بەڵام ئەوان ماونەتەوە تاوەکو ئێستاکە لە پەرلەمان بەڵێ مەترسێکی گەورە هەیە لە پرسەکەدا و هێز ئەمنیەکان مامەڵە دەکەن بە شێوەیەکی ئارامی لەگەڵ خۆپشاندەران بەڕێز کازمی وەکو فەرماندەی گشتی داوای کردووە کەوا حەشت دی شەعبی بوەستێت لە نێوان هەردوولادا تاوەکو پاڵپشتی هیچ لایەک نەکرێت باشە زۆر باشە بەڕێز بایەتی ئێوە ئاماژەتان بە دەستێوەردانی دەرەکی کرد مەبەستت لە دەستێوەردانی دەرەکی چییە وڵاتانی دەور و پشتە دەستێوەردان دەکەن لە عێراق بەڕاستی من ئەمەوێ بڵێم ئێمە لە ئەگەر دەست پێ بکەین دەڵێین کەوا تاوەکو ئێستاکە ئێمە لە شەڕی داعش دەربازمان نەبووە و خەڵکانێک هەنکەوە دەیانەوێ بارودۆخی عێراق ناسەق ئامگیر بێت بەغدا شارێکی گەورەیە خۆپشاندەران بە هەزاران کەسن زۆر قورسە لە پرۆسەیەکی ئەوها زۆر کە تێدا خەڵکێکی زۆر دەسە شەقام کۆنتترۆلی بارودۆخە بکە هەندێک خەڵک هەیە کەوێ بارودۆخەکە تێک بچێت و جۆرێک لە جۆرەکان ململانی ەیەکی ئاینی یاخۆت سیاسی لە نێوان ئیتا چوارچێوەی هەماهەنگی و تەیاری سەدی دروست بێت بەڵێ دەزانین کەوا ململانەیەکی سیاسی هەیە بەتایبەتی ڕەوتی سەدر ئەوان کۆمەڵێک دەنگی دزە پێگراویان پێگەیشتووە لەلایەن مالیکیەوە بە مەت و ڕەونی گەرانن بە سەبارەت بەو دەنگانی بڵاو بۆتەوە لە کۆمەڵایەتەکان ئێستاکە لە دادگا مامەڵە لەگەڵ پرسە دەکرێت بەڵام بارودۆخەکە تۆزێک ناهەموار وەکو منوتم ڕەنگە هەر کەسێک بێوێتی کاکە ئەم بارودۆخە زیاتر تەشەنە بسێنێت و ڕەنگە خەڵکێک قەناسی پێبێت لە ناو شوێنێکەوە خۆی شارد بێتەوە بێتی خەڵک بکوژێ بۆ ئەوەی کەوا بارودۆخە زیاتر لە دەست دەربچێت ئەلێرەیە کە من دەمێ بڵێم کەوا لایەنی بەرامبەر کە دەبینی بەرپرسیار دادرێگە کەسێک بکوژرێ بۆیە ئەگەر ناکۆکیەک ڕووبدا یاخۆت پێکدادانێک ڕووبدا لەم نێوەندەدا ئەوە کارەسات دەخڵقێت و زۆر قورسە بێکەوە کۆنتترۆل بکرێت لە دەست دەرەچێت زۆر باشە بەڕێز بەیاتی دوا قسەی مالیکی کە بڵاو بۆتەوە لە دوێنێەوە دەمەوێت تۆمارێکی دەنجیە دەمەوێت خوێندنەوەی ئێوە بزانم لەسەری چێ دەڵێ بە هەوادارانی خۆی دەڵێ خۆتان ئامادە بکەن بۆ لێدانی تێکدەران مەبەست لەمە چییە تێکدەران مەبەستی سەدرە
لە ڕاستیدا ئەو دەنگانی کەوا کراوە من نامەوێت کە بە تایبەت بابەتەکە بە کەسی بکەم بڵێم کە پرسەکە کەسیە بەڵام ئەو پێی وایە کەوا ئەوەی کەوا هاتوتە پەرلەمانەوە خەڵکانێکن دەیانەوێت کەوا کێشە بۆ پرۆسی سیاسی دروست بکەن و دەوڵەت شکست پێ بهێنن و سیستەمە سیاسەکە هەڵبۆشێنەوە ئەمە تێڕوانینی مالیکیە مالیکی دەڵێکەوە ئەنجومەنی نوێنەرانی عراق دەسەڵاتێکی یاسادانانە کە حکومی هەموو عراق دەکات و یاسای بۆ دادانێت واتە بەلای سەدرەکانیشەوە ئەوەیە کە ئەیانەوێت کە لە ڕەمزی یاسادانانەوە گۆڕانکاری گەورە ئەنجام بدرێت دەیانەوێت دەستور بگۆڕێت دەیانەوێت ئەو کەسانەی کەوا پارەیان دزیوە لەم پەرلەمانەوە دادگایی بکرێن بۆیە داواکاریان هێو لە پەرلەمانەوە پێشکەشەکەن وەکو شوێنێکی ڕەمزی بەڵام لایەنی بەرامبەر کە مالیکیە پێی وایە کەوا بەم شێوازە گۆڕانکاری دروست نابێت و ناکرێت چونکە ئەندامانی سەدرەکان هەر دەست لە کاکێشانی خۆیان پێشش کردووە ئەوان مافی ئەویان نییە ئەم کارانە بەم شێوە پشێوی ئەنجام بدەن واتە چوارچێوەی هەمانگی سەرڕاست پێدا و حکومەت پێک بێنێ بێ و دەرفەتێ بدرێت بەوەی کە پێکی بن من پێشتر وتومە کەوا کە سەدرەکان کشانەوە لە پەرلەمان بەڵام من دڵنیا بووم و چەندین جارش ئاماژەم پێداوە لەوەی کە سەدر بە شێوەیەکی دیکە دەگەڕێتەوە خۆپشاندان و شەقام بەکاردێنێ لە هەر چ کەساتێکا پێ بگرێت چونکە ئێستا سەدر شەقامی عراقی بەدەسەوەیە من نامێ بە شێوەیەکی گشتی گشتگیری بکەم بۆی بڵم هەموو شەقامی عراقی بەدەستەوەیە بەڵام ئەو ژمارەیەکی زۆر لە شەقامی عراقی بەدەستەوەیە وەکو سەدر و سەدرش دەزانێت کەەوە ئەو خۆپشاندەرانە بە ئاسانی کۆنتڕۆڵ ناکرێن بۆیە بەکاریان دەهێنێ بە هەر شێوەیەک بێت بیۆتی کێشە یا بەربەز لە بەردەمپێکردنی ئەم حکومەتە دروست بکە ئەمە ئێستاکە ئێمە لە عراقین لە پایتەختی عراقین لە ناوچەی سەوز کە بڕیاری سیاسی لە دەدرێت ئەمە زۆر باشە بەڕێز بەیاتی ئێوە ئەفسەر بوون لە سوپای عێراق هەرچەندە هەموو لایەکمان دەزانین سوپای عێراق ئێستا زۆر لاوازە تا چەند بە بڕوای ئێوە تا چەند ئەگەری کودەتای سەربازی لە ئارادایە بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە نەخێر من پێم وایە سوپای عراق بەهێزە و من دەڵێم هێزە ئەمنیەکان لە ناوخۆ و هێزی ڕوبەڕووبوونەوەی جەتیرۆر لە هەرێمی کوردستان پێشمەرگە حەجی شابی ئەمانە هەموو ئەزمونیان هەیە بەرگری لە عراق دەکەن من پێم وایە سوپای عراق بەهێزە بەڵام تاوەکو ئێستاکە هیچ فەرمانێک بۆ سوپای عراق نهاتۆ بۆ ڕوبەڕووی خۆپشاندەران بنەوە ڕێگریان لێ بکەن چونکە ئێستاکە دەستێوەردانی سوپا دەبێتە مای زیاتر قوڵبوونەوەی کێشەکان و نەسەقامگیری لە وڵات زیاتر دروست دەبێت ئەمڕۆکە ئەگەر دەبینین ئەگەر بێت و کازمی فەرمانێک دەربکات بۆ لایەنێک ئەو کاتە کێشەی گەورە دروست دەبێت هەردوو لایەن کە ئێستا بەشدارن نایانەوێت کە وا سوپای عراقی بەشێک بێت لە ململانیەکان و سەکردە سەربازیەکان ئێستا گەیشتن قۆناغێک کەوا ئیزعاج بوونە بە باردۆخە لە بەروی نەئەتوانن دەستێوەردان بکەن نەئەتوانن ئەو هاش بە تەمەشا بکەن و بمێنەوە چونکە پێیان وتراوە کە ئێوە دەستێوەردان مەکەن ئەمە پرسێکی سیاسیە باسیاسەکان چارەسەری ئەم خۆپشاندانانە بکەن بەڵام تاوەکو ئێستاکە بە شێواز ئەو بیچونە نییە لەوەی کەوا ڕەنگە کودەتایەک دروست بێت من پێم وانێ ئەمە دوورە لە واقعەوە بەڵام ڕەنگە وەکو لەوەی کە بڵێن جۆرێک لە کێشە دروست بێت چونکە خەڵک بێزار بوو لە گەندەڵی پێویستی ئەم بە سەکردەیەکی حەکیم هەیە بۆ ئەوەی کەوا هەڵبژاردنێکی دروست ئەنجام بدرێت و عراق بەرەو ڕێڕەوێکی ئارام بڕوات و دیکە ئازار نەشێژێت زۆر باشە بەڕێز بەیاتی کاتم یەکجار کەم ماوە ئەگەر زۆر بە کورتیش وەڵام دەیتەوە من زۆر سوپاسە دەکەم چونکە کاتم زۆر کەمە هەموو جونگەکانی عێراق بەدەست ئێرانەوەیە ئەگەر دۆخەکە تێک چوو پێکدادان دروست بوو پێ دوایە ئێران دەست ڕاستەوخۆ دەست وەربداتە دۆخی عێراق بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاسە دەکەم
بەڕاستی ئەوەی من وای دەبینم کەوا ئەوەی کە دوێنێ کەشکەوتیانە ئەمانە پرسێکی ناوخۆی ئەو ئێرانەکان وایەوەت بەڵام پێم وایە ئێران وەکولی لە ڕابردوودا ڕوویداوە ئەوان بە ژۆندی گەوریان لە عێراقەیە ناخوازن بارۆدەخە تێکچێ ئەوان وەکو ڕابردوو نایانەوێت عێراق وێران بێت دووەم شێت خاڵی دووەم کە زۆر گرینگە هەموو لایەنێک تێگەیشتون لەوەی کە نابێت جۆ لە ئێران ڕابگرن هەموو لایەنەکانی عێراق جۆ لە ئێران ڕناگەگرن بە تایبەتی ئێستاکە ئێران ڕەنگە پاڵپشتی ئێران بکات ئێران پاڵپشتی مالکی بکات ڕەنگە هەنێ بە ژۆندیان هەبێت بۆیە هەندێک لایەن زۆر پشت بە ئێران نابەستن و گوێی لە ڕناگرن ئەمە گۆڕانێکە بۆ نمونە دەبینی کە هێرش هەیە بۆ سەر کوردستان ئەوەی کەوا دەبینی چەکەچەکی ئێرانی واتە ئێران پاڵپشتی سەربازی هەندێک گروپی دیاریکراو دەکات هاوانێکەیە دەبینی ئێرانەکان دروستیان کرد و داوێتی بەلایەنێکی دیاریکراوە بۆی هێرش بکەن واتە لە ڕووی سەربازیەوە پشت بە ئێران دەبەستن بەڵام پێم وان نییە لەوەی هەموو لایەنێک جۆ لە ئێران ڕادەگرن و ئێران زۆر دەستێوەردان ناکات لە بارودۆخە بە شێوەی ڕاستە و خۆ من پێم وانە دوورە ڕاستە دەنگۆ هەیە بەڵام ئەمە دوورە لە واقعەوە زۆر باشە زۆر بەڕێز سەرمەدبایەتی شرۆڤەکاری ئەمنی و سەربازی و ئەفسەری پێشووتری عێراق ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش